ئێمە وا دەبینی کە تۆ کاتێک کە مردن پێمان دەڵێ ئەوە هی تۆ نیە هەڵەوە خۆت دەخەڵەت یعنی ئەوە خەڵک دەڵێ هی تۆیە هی تۆیە یعنی تۆ دەتوانیت ڕێگەت پێدراوە تەسەڕوفی پێ بکەیت لەلایەن کێوە لەلایەن خەڵکێکەوە کە ئیتیفاقی کردووە وا لێ کردوون ئیتیفاق بکەن لەسەر ئەمە بەچی بەوەی کە پارەیەک داوتە بەوەی نازانم چی ئێخۆ ئەگەر ئێوە بیرکەنەوە یەکەم جار ئەو ئەرزانەی کە ئێستا خەڵک بەی خۆی دەزانێت بەچی کراوە هەمووی داگیر کراوە کابرا چۆتە شوێنێک ئەمە ئەرزە ئاوەدانی کردوێتەوە ئیتر وتوێتی خۆ مارکەز بێ بەو ناوا دەیکوژموتەوە یعنی چیە یعنی هێز حکمی کردووە ئەوەی کە بەهێز هێن بۆ دواتر بۆتە ئێتیفاق دواتر وتوێتی من دەتوانم ئەم مڵکە نەقڵکەم بۆ تۆ و خەڵکەکە ڕازی کەم ئێتیفاقکەن لەسەرەوەی کە ئەمەی تۆیە اینجا ئەو دەڵێ کەس ناچێت بەلایەن ئەوەی کە بەڕاستی منە نەنەقڵ دەکرێت یعنی مڵکەتی ڕاستەقینە نەقڵی نیە بەڵام ئێستا لە مەحکەمە تۆ دەتوانی مڵکەکەت نەقڵکەی بە وەکالەتێ نەقڵیکەی بۆ فلان نەقڵ ناکرێن ینی ئەم مڵکە نەقڵ نابێت و هیچ شتێک لەو شتانە ئەوەی کامە هی تۆیە ئەوەی هی تۆیە کە تەملیک دەکرێت نەنەقڵ دەبێت و لە عینی کاتیشا لەگەڵ تۆ لە دوای تۆ نامێنیت تۆ نەمای ئەویش لەگەڵ تۆ ئێرە جێ دەڵێ ینی لازمە بەچی بەبوون و نەبوونی تۆوە لازمە ینی بە لە پەیوەندیەکی ضروریایە لەگەڵ بوونی تۆ ینی بە معنایەکی تر تەنها تۆ خۆت مڵکی خۆتی بەڵام تۆ دەتوانیت خۆت نەبیت بەڵام ناتوانانی ئەو خۆتە بدەیت بە یەکێک ئەو خۆتە لێ جا دەبێتەوە تۆ کاتە دەتوانیت جسمت بدەیت مۆنادە ڕوحیەکە نەقڵ نابێت بەس مۆنادە مادیەکە نەقڵ دەبێت هەر لێرەشەوەیە مەوزوعی کۆیلە دروست دەبێت کۆیلە بەڵام کۆیلە لە هەر لەحزەیەکا دەتوانێت ئەگەر بچێتەوە ناو مۆنادەکەی دەتوانێت کۆیلایە دەگەڕێت نەهەڵگەڕێتەوە هەر ئەوە تا من ئەو ئەمری پێ دەکا من نایکەم چی دەکەم تعزیمم دەدا هەر نایکەم پارچە پارچەم دەکا هەر نایکەم ئێنەم کردیانیشی ینی فرمانەکەی ئەوم جێبەجێ نەکرد ئەینەم کردیانیشی ینی فرمانێکی ترم جێبەجێ کرد وەکو وایە سەیدێکی تر هەبێ ئەم کردبێتی بە مڵکی خۆی و لەژێر فەرمانی ئەمی ترا دەست ئەم سەیدەکەی تر فەرمانی ئەم جێبەجێ دەکا بەڵام نەتی فەرمانەکەی ئەوی تر دەکات فەرەزەن کابرای خاوەن کۆیلە بە کۆیلەکە دەڵێ بڕۆ فلانە کەسم بۆ بکوژێ دەتوانێت بڵێ نایکوژێ و ئەگەر هەموو دنیاش بۆ کاتەوە ناتوانێت بەم کۆیلەیە ئەو کابرایە بکوژێ دەڵێ بڕۆ فلانە زیین بۆ بکە دەتوانێت نەیکە ئەمە ئەو شوێنەیەکە کەس ناتوانێت داگیری کا کەس ناتوانێت ببێتە خاوەنی چونکە بوو بە خاوەنی و کاتە تۆ دەبیتە ینی ناتوانین نیکە یان دەبیتە ئامێرێکی تەواو کە هیچ مقاومەیە کرد لە بەرامبەر ئەو فرمانانە ینی هەر دەبێتە یاسای سەبەبیەت کە فرمانەکە یەکسەر چی دەبێت کالێکەکە ڕوو دەبێت وەکو چۆن من هەر ئاگرم نا بە کاغەزەکەەوە کاغەزەکە ناتوانێت نەسووتێت دەبێت بسووتێت جەبرێت یعنی ئێمە بکەوینە هەر شوێنێک و هەر هێزێک لەسەر ئەوەی لەناو ئێمە فیزیکی حاکم بێت ئێمە دەتوانین چی بکەین دەتوانین حکمی ئەو هێزە قبول نەکرد بەڵام قبول نەکردنی حکمی ئەو هێزە بەو معنایە نییە لەوانەیە لە قبول نەکردنی حکمی ئەو هێزە لەناو چوونی تۆی کیا بکەوێتەوە
بەڵام بە لە ناوچوونی تۆ ئەو نەیتوانیوە حکم ئەوە حکمی بە شەمادیەکەی توی کردووە حکمی ئیرادەتی نەکردو ئەمە هەر وازح حەوا بزانم هەمووتان دەرکی پێ دەکەم مۆنادە ئەو ئیرادەیە ئەوەی کە دواتر لای کام دەبێتە ئیرادەی ویستی چاکە ویستی چاکە ئەو ویستەیە نە کاریگەری نە فەرمان بە کەس دەکات نە هیچ شتێک دەجوڵێنێ نە هەر هیچ ئینسانێ دەجوڵێنێ چونکە لە لای ئینسانەکە غایەتە دەبێ ئەو کەسە خۆی بەرەو غایەتەکەی خۆی بڕۆ نە هیچ کەسێکیش دەجوڵێنێ دەتوانێت غایەتەکەی بگۆڕێ بەرەو غایەتەکەی خۆی ئەوەی کە خۆی هەیەی ئاراسی ئەو کاتێک هەر ئینسانەکانی تریش وڵان بەرەو حتمما بەرەو غایەتەکەی خۆی دەیجوڵێن نەک بەرەو ئەو غایەتەی کە خۆیان هەیەن ئەو ئامانجەی کە خۆیان هەیەن لەوێ دەبنە چی؟ دەبنە شت ئەوەی کە دەبێتە مڵک و دەبێتە کۆیلە ئەم شتەیە نەک ئینسانی یعنی بە معنایەکی تر ئینسان بوو نابێتە کۆیلە ناکرێتە کۆیلە ناکرێت چونکە ئەو شوێنەی کە ئینسانیەتی ئینسانی تایە محکوم نابێ بە هیچ هێزێک و هێز ناتوانێت حکمی بکە ئەو منطقە مێتافیزیکیە ئینسانەکە ئەوەی فیزیکیە ناتوانێت بچێتە ناوی و هیچ شتێکی فیزیکیشی لێوە دەرنایە بۆ ئەوەی تەسیل لە ئەوی تر دانێت ئەمەی کە مۆنادە کە دەڵێ هیچی لێوە دەرناچە و هیچی لێ ئەمە معناکەیە زیێدە خۆی دێت یعنی لەم منطقەی ئینسانەوە هیچ فرمانێک بۆ کەسێکی تر دەرناچێت لە دەرەوەی خۆیەوە هیچ شتێک دەرناچێت و هیچیش وەرناگرێت لە دەرەوە چونکە ئەسڵەن هەر ئەوەی لە دەرەوە دێ ناتوانێت بچێتەوە دەچێتە ناو ئەوەی کە مادیە بەس ناتوانێت بچێتە ئەو منطقەیە